ئەمڕۆ ئەم کوردستانی ئێمە بەوە فەوتاوە هەمووی بەزڕ و کەشە. ئەوە تا زوڵمێکی گەورەمان لێکرا لەلایەن حکومەتی کاربەڕێکەری ڕۆژبەڕێکەری گەندەڵی نەوت دزی پارەخۆری ناوخۆ لەگەڵ بەغدایەکی هەمان عەقڵیەتی دوژمنکارانەی ساڵانی پێشوو هیچ فەرقی نەکردووە. وەڵڵاهی بۆیە دەسەڵاتیان هەبێت جارێک کە ئەنفالمان دەکەنەوە، دەسەڵاتیان هەبێت چۆن لە کەرکووک ئاڵای کوردستانیان هێنا و ئاڵای عێراقیان هەڵکرد، ئاوا ئاڵاکانتان لەسەر ماڵەکان و بارەکەکاندان دادەگرنەوە. هەمان عەقڵیەتە. ئێمە کراین بە قوربانی لە بینی هەردووشیاندا بەبێ موچەی. بەڵام سەیدەکەی هەمووی ڕووکەشە. یەکی هەڕەشە دەکا، خۆ فش دەکاتەوە، هەڕەشە دەکا، موچەکە نەنێرنوا دەکەم. وەڵڵاهی هەڕەشەکانت بەڕێزم وەکو چیسەکەی کابرا وایە. کابرا چیسەی تووتنەکەیان لێبرد بوو، دزی بوو و هەڕەشەی کرد تا عەسر نەیهێدنەوە، بەس خوا دەزانێت چ دەکەم. هێنایانەوە بۆیان فڕێدایە ماڵەوەتیان قوربان چت دەکرد، وتی وەڵا پشتێنەکەی خۆم دەبڕینی و مەتول دەمکرد بە چیسە. وەڵا تو ئەگە هەڕەشەکانت مەگە بەس بۆ فەقیرە هەژارەکەی خۆمان بێت، دیسان لە من و لە خەڵکیکەی بدزی هیچت پێ ناکرێ. هەیە دەڵێ وڵات تەلەفۆنێکم کرد، بابە وڵات بە تەلەفۆن بەڕێوە ناچێت برا، وڵات هەبێ یاسای هەبێ، نیزامی هەبێ، بودجەی هەبێ، کاری تەواو بێ، بە پرۆژە بێ، بە ئەتەکێت بێ، بە تەلەفۆنی من و تۆ تەکلیفم لە فڵان کەس کرد و چوینە لای فڵان کەس بەخوا نابێ. والله ئەوانەی نوێنەری کوردن لە بەغا هەر هەمویان ناڕاستن لەگەڵ ئێوەی میلەتە. من کەس بە نوێنەری خۆم نازانم، دەنگیشم لە ژیانمدا بە کەس نەداوە، بۆ یەکلەیشم لە کەس نییە، بەزڵام بێت تۆ قوربانی زۆرترت دابێ، دەنگیشت دابێ. ئەوانەی نوێنەری کوردن لە بەغا وەزیرن، مدیر عامن، پەرلەمانتارن، سەرۆک حیزبن، سەرۆک حیزبنیە لەم وڵاتەیە معاشی لە بەغدا نەبێ. ئەم جەژنە هەموو معاشی خۆیان بە فولی بۆ هاتەتە سەر حیسابەکەی. جا بە تڕێلە وەری دەگرن، ئەوان ئەوە نییە 2 ملیۆن و 3 ملیۆن و 10 ملیۆن و 20 ملیۆن بێ، بە فەردەی گەورە بە شلیف. لە وڵاتی ئێمە لە بەس من شلیفم بۆ کابیس بوو بەخوا، کای تێبکرێ. ئێستا شلیف پارەی معاشی تێدەکرێ، بە حیساب و بە ڕەقەم دێ. ئەگەر ئەوانە ڕاست دەکەن لەگەڵ ئەم میلەتە درۆ ناکەن، بابێنە سەر تەلەڤیزیۆن یەکێکیان بڵێ من معاشەکەی خۆم لە بەغا ڕەت کردوێتەوە، من نوێنەری ئەو خەڵکە فەقیر و هەژارم، حتا خەڵکەکەم معاش وەرنەگرێ، قەسەم بەخوا نایڵم دینارێک بێتە ماڵمەوە. بۆیە هەمووی درۆیە. لڕەبیکە کە کارت کرد کوڕە بۆ خوای بکە، ڕاستکە لەگەڵ میلەتی خۆتدا. ئەم چاواشەکاریانە ماڵی وێران کردین، هەمومان بەس دیکۆرین، ماڵمان هەر دەرەوەی دیکۆرە، دەرەوەی دیکۆرە بای 50 دەفتەر بەس دیکۆراتی پێوەیە کە چی لە ماڵەوە دیشلەمەیەکی پێ نادرێ بە کەس. ماڵەوەمان وێرانە، هەمومان جلوبەرگمان پۆشتەیە، ناخمان گەندەڵ بووە، باب و باپیری تۆ جلەکەی پیناوی بوو، بەڵام لە ماڵت گەلێک پیاو بوو، کەس دیواخانی گەورەی نەبوو، بەڵام میوانێک بە ماڵەکەیدا تێپەڕیانەی دەهێش بێ نان و چایەک بڕوە. ئێمە کوات چیمان ما بەڕێزان هەمومان بووم بە ڕووکەش، بە میلەتەوە، بە حکومەتەوە، بە سەرکردەوە. ئەو ڕووکەشە واز لێبێنن بۆ ئەڵڵا بێ، ئین شانیەکە هو الأبتر. دڵنیاش بن ئەوەی لەگەڵ خوای خۆی ڕاز نەکا، ئەوەی لەگەڵ پێغەمبەر ڕاز نەکا صلی الله علیه وسلم، ئەوەی لەگەڵ موسڵمانان ڕاز نەکا.